بەڕێزان من زۆرم پێسەیرێنیان کەس بەخۆی دەرێ ڕۆشنبیر و شیاریان مسلمان ئیلە ئاخیریان ئازادی خواست کاتێک بەسکە ڕەخنە لە فکرەکەی دەگری لە حزبەکەی دەگری دنیا خرا دەبێت فکر ناکاتەوە شتێک ڕاستە یان غەڵەتە بانگەشەی شتێک زۆر زیایە لەگەر ئەوەی کاتێک دێتە سەرە خۆت بەهەرحاڵ لەو ڕوانگەوە ڕەخنە ئەوەیە دیاردەیەک دێتە پێشە تو قسە دەکەی ما لەسەر ئیسلامی سیاسی پێشووتریش وتمانە ئیسلامی سیاسی کوردستان زۆر جێگای ڕەخنان پەروەردەی نیشتیمانیان یەکجار لاوازە ئەفرادیان هەن بەس وەکو حزب تەیار بەگشتی تەیاری ئیسلامی سیاسی مەسەلەی نیشتیمانی لا هیچ گرنگ نییە بۆیە جەماوەرەکە خۆیان وا پەروەرە کردیا ئەو جەماوەرە بە ئەوەی ڕیشی درێژ ئەوی گوتی لا ئیلاهە ئیلەڵڵا لە هەزار کەسی نەتەوەکەی خۆیان لا گرنگترە خەمی مسلمانی هەموو دنیا دەخۆن بەس ئامادەنین خەمی گەلەکەی خۆیان بخۆن خەم لە کێشەی فەڵەستین دەخۆن وەکو کێشەی فەڵەستین وەکو گەلێک کە زوڵمی لێ دەکرێت بەڵام خەم لە کێشەی گەلەکە خۆی ناخواردن جلوبەرگ یعنی تۆ ناوی کوردی جلوبەرجی کوردی تراسی کوردی ئەدیب و شاعیری کوردی مێژووگەلی کورد دەیانی قائیدی مسلمانی کوردستان وەکو شێخ سەعید و شێخ مەحموود و شێخ سەید ڕەزا ئەوانیان پێ گرنگ نییە پێ تاریخی خۆیان نییە نالی و مەحویان پێ ئەوە نییە ئیلا ئاخری لە هەموو ئەوانەش خراپتر ئەزمونێکی زۆر خراپیان هەیە یعنی تا سەر ئێسقان دژی ئۆجەلانن نەک هەر مەسەڵەن ئەردۆغانیان پێ لە ئۆجەلان باشترە دژی ئۆجەلانن دژی مەزلوم کۆبانین بەڵام تەئیدی ئەو ئەحمەد شەرعە کۆیلەی ئەمریکا و ئیسرائیل دەکەن کە هیچ نەمایانەکە تەئیدی ئەو ئەردۆغانە خوێن ڕێژەی دەکەن لە بەرامبەر ئۆجەلان چییە ئۆجەلان کۆن باگراوندەکی چەپیە بووە لە کاتێک دەکات خۆم هەندێک شت هەیە دەبی ئینسان قیەم و ئەخلاقی هەبی نیشتیمان پەروەری هەبی ئیلا ئاخری بینە سەر ئەو خاڵە جەوهەریەی کە دەبینن ئەوە لە مەسەلەی نیشتیمانیەکان مەسەلەی نیشتیمانە نیە چەمچەماڵ نمونەیەکە لەگە غەزە توقەی ناکە خەم لە غەزە دەخۆی غەزە شایستەی قوربانی کۆمەککردن بوو بەس کاکە تو درسۆز نەبی لە بۆ هاو زمانەکەی خۆت لەگەر شتەشی ئینسانی چۆن دەتوانی بە من بڵێ وەرە هاوسۆز بە لەگەر نەتەوەشکە تۆ یعنی فکری ئیسلامی بای ئەوەی تێدا نییە تۆ بێ دیفاع کۆمەک بکەیت لە بۆ گەلەکەی خۆت یعنی بەجددی تۆ خانووی خۆت ماڵ و منداڵی خۆت بچێت سەزادە خانووەکەت بفرۆشی کەسی ئامادە نەبی ئەوە حاجی کاروان ئەڵێ کاکە یەک کەسیان ئامادە نەبوونە کۆمەک بکەن کەچی دەیان ملیۆن دۆلاریان لە بۆ غەزە کۆ کردەوە کاکە تۆ لێرە هەست پێ دەکەی ئەو هێزە ئەو فکرە ئیسلامیایی کە زاڵە لە ناو گەنج و ئەوانە چەندە هەستی نیشتیمانی کوردیدا دەبڕێنن چەندە کێشەی گەلەکەیان ناگرنگ نییە نەکی باشوور و ڕۆژهەڵات و باکوور ئینا و جەرگی خۆ خزم و کە سوکاری خۆشیان ناگرنگ نییە ئەوە کارەساتێکە دەبی قسەیان لەسەر بکرێ کاچ خۆم حزبی سیاسی کە دێتە مەیدان مانای ئەوە نییە نابی ڕەخنەی لێبژیری لە شوێنێک ڕەخنەی لێژیرە هەر فکرێکە هەر کەسێکە دەبی پەنجەی لە دورچاوی ڕابکەی ئیسلامی سیاسی ئەوەی ئێستا دەیکەن زۆر خەتەرە بە قوربان تۆ مانتق نییە خەڵکی چەمچەمان لەو ئازار و قوربانی دانایە خەمت لە بۆی نەبیت من نازانەوە حاجی کانوار کە لۆگۆ خۆیانە ئەڵێ کەسیان ئامادە نەبوونە کۆمەک بکەن گەیشتە لوتیشی بۆیە باسی کردی